بینەرانی یازی سڵاوتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم بۆ ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەتم هەیە خاتوونێکی زۆر بەڕێز لای من میوانە ئەویش مامۆستا پاکیزەیە کێکێکە لە مامۆستا دیێرینەکانی شاری سلێمانی و کچی کەسایەتێکی دیاری شاری سلێمانیە بۆ ئەمڕۆ لە دیدی خاتوو پاکیزەوە باس لە ڕابردووی شاری سلێمانی ئەەکەین خاتوو پاکیزە سڵاوت لێبێ ئێوەش بێ بەخێراتتان ئەەکەم زۆر سپاس پاکیزەخان پێشتر باسم کرد کە بەڕێستان مامۆسایەکی دێرینی شاری سلێمانین حەزەکەم سەرەتا لەو پرسیارە و دەست پێکەم بزانم خۆت ساڵی چەند چوویتەتە قوتابخانەوە چ بەشێکە تەواو کردووە لەوێەوە بووی بە مامۆستا؟ من لە 7 ساڵێەوە چوومە ئیبتیدایی داخڵیان کردم بەڵێ لەبێەوە شەشم تەواو کرد شەشی ئیبتیدایی چوومە متەوەسڵەکەمان لای ماڵی شێقاری حەفیدەوە بوو. بەڵێ مەکتەبی ئیبتیدایەکە ناوی چی بوو پاکیزەخان بیرت نەماوە؟ عێراقیە بوو. عێراقیە بەڵێ گەڕێکی کانێسکان بوو. بەڵێ ساڵی چەند بوو بیرت نایە؟ نەبەخوا زۆر بیرم ناکەوێتەوە 7 ساڵ بووم کە چوومەتە ئیبتیدایی. بەڵێ چونکە ئێمە لە 7 ساڵیان نەبوایە وەکو ئێستا نەبوو قبوڵ ناکراین. بەڵێ وایە 7 ساڵی بووە ئەنجا بچینە ئیبتیدایی. بەڵێ ئیتر ئەوێم تەواو کرد چوومە متەوەسڵەکەمان لای ماڵی شێقاری حەفیدەوە بوو. متەوەسڵی سلێمانی. بەڵێ یەک متەوەسڵیتیا بوو. لەوێدا دەرەچوین سێمان تەواوە کرد ئەچوینە سانەوی و دارمعالیماتیش بۆیە دووهەم جاری کرایەوە لە سلێمانی دووهەم وەجبە بوو. من سێم تەواو کرد سێی متەوەسڵە ویست دەرەجەکەم زۆر باش بوو ویستم بچم لە بەغا بخوێنم. دارمعالیمات کرایەوە ماڵەوە ڕازیان نەبوو لێرە چوومە دارمعالیماتی ئیبتیدایی لەوێ تەخەڕوجم کە لە ساڵی 61 بەڵێ 3 ساڵ خوێنم ماوەکەی 3 ساڵ بوو دوای 3 ساڵە شادی مامۆستاییمان وەرەگرت و تەخەڕوجمانە کرد لە ساڵی 61 من تەخەڕوجم کرد. ئەو کاتە کە بەشی مامۆستایی تەواو کرد لە چ بەشێکە تەواو کە زیاتر یا هەموو وانەکانتان ئەخوێن لەوێ ینی مامۆستایەک نەبوو لە ناوی بەری بڵێ ئەو بەشە هەموو وانەکانمان وەکو یەکە خوێن. ئیتر ئەگە ئەژوین بە مامۆستا خۆمان شتەکەمانەوە دەرسەکەمانەوتەوە ئەوە هەنگۆ یا ئینگلیزی ئەڵێنەوە یا ئیجتیماعیا دەڵێنەوە یا کوردی ئەڵێنەوە من زۆرم حەزە کوردیەکە بوو کوردی سۆفیەک بەڵێ ئەموتەوە چووکە لە مناڵەوە لەگەڵ مناڵا زۆر هین بوو بینم خۆش بوو لەگەڵیانە ترەوە بوو چوم بوو بە مامۆستا لە ساڵی 62 یەکسەر تەعین بوویت یەکسەر پاش هەفتەیەک هەموومانە ینی پاش هەفتەیە وەجبەیەکمان مایەوە. کێ بوون ئەوانی لەگەڵ تابوون لە دارمعالیمات؟ فایزە خورشید بوو ئەمری خوای کە لە لەندە دانیشێ ساهیرە ئەحمەد عەبدولکەریم بوو عایشە بوو ئامۆژنی دکتۆر ڕۆژە. بەڵێ ئیتر ئەمانە بوو زۆریانم بیر نایە نەسرین قەرەداخی بوو نەسرین سابر بوو کۆنەکان بڵێن. بەڵێ ئەمانە زۆریان ماون لە حیاتە زۆریشیان نەماون. هیچ پەیوەندیتان ماوە بەیەکەوە لەگەڵ ئەوانی کەماون؟ تقریبان لەگەڵ ساهیرە و ئەرەوەڵڵا لەگەڵ زۆریانە پەیوەندیمێ لەگەڵ فائیزە کە مابوو پەیوەندیم هەبوو لەگەڵ ساهیرە پەیوەندیم هەیە و لە سوی دەژی ئێستا لەگەڵ نازەنینا پەیوەندیم هەیە ئیتر لەگەڵ نەسرین قەراغی عەمری خوای کرد پەیوەندیم هەبوو لەگەڵ نەسرین سابرا پەیوەندیم هەبوو لەگەڵ عایشا پەیوەندیم هەبوو ئیتر ئێستا دوورکەوتونەتەوە موچوونەتە خارج و دوورکەوتونەتەوە پەیوەندیەکەمان نەختەهین بووە. بەڵێ ئەوسا دارمعالیماتی ئەوسا کە لە سێوە بۆی ئەڕۆشتی کوڕان و کچان بەجیا بوون مامۆستا؟ کچان بەجیایان خوێن کوڕان بەجیایان خوێن دارمعالیمین هەبوو ئەوە هی کوڕان بوو. بەڵێ دارمعالیماتیشی کچان بوو کچان بەجامان خوێنم مەکتەبەی حەمدی ئەخاریە لەوێ بوو وەختی خۆی دارمعالیمات و لەوێ شەهر تەخەڕوجمان کرد و حەفلەشمان بۆ ئەکرا لە نادی مۆزەفین کە تەخەڕوجمانە کرد لە نادی مۆزەفین حەفلەمان بۆ کرا شەهادەکانمان وەرەگرت. چۆن بوو ئەو ئاهەنگوشتی ئەو سات چۆن بوو وەکوی ئێستاوا زۆر ڕێزلێنانێکی زۆر هەبوو ئەوسا وەکو ئێستا نەبوو ڕێزێکی زۆریان لە مامۆستا ئەگەر ڕێزانان دووخبەیەکی کەم دەرەچوین تقریبان 30 مامۆستا لە پۆلێکا دەرەچوو هەرەوە نەبوو ئیتر ڕێزلێنانێکی زۆریان لێ ئەگرتین و دیارەیەکی زۆریان ئاینیە و بە گوێرەی دەرەجەش تەوزیعیانەکردین بەسەر شوێنەکانە. چی بوو ئەو دیاریانی کە ئەیان نانێ ئەو سەردەما؟ وەڵا زۆرترین کتێب بوو کتێب بەڵێ کتێب کە شارەزاییمان هەبێ لە مەکتەبانی کە چین و لە خوێنەواریە یا قتع خۆماش بوو تر ئەو شتانیان ئەینێ یعنی ڕێزێکە بۆ ڕێز لە بینی پەروەردە و لە بینی مامۆستایانە بەڵام ئێستا نابینم ئەو ڕێزە
بەداخەوە لە بینی مامۆستا و پەروەردە قوتابی شەهر مامۆستا قوتابیە ڕۆژ ڕێزلێنانێکی زۆر گەورە بۆ قوتابی زۆر لە مامۆستا ئەوسا ڕێزی لە مامۆستانە ترس نەبوو بڵێنە ترسی بەڵام یعنی ڕێزێکی زۆر لە مامۆستا هەبوو ئەوسا کە مامۆستاتە بینی حەوت کۆڵان ڕاتەکرد خۆ دەشاردە وەڵاوە بوو بەداخەوە مامۆستا پاکیزە بۆ ئەو سەردەمە تا چەند خێزانەکان هاوکار بوون بۆ نمونە بۆی کچەکانیان بخوێنن تۆ چۆن ماڵەوەتان هاوکارت بوو لەبەر باسی ئەوەت کرد کە لە سێ دەرچوویت حەزت کردووە بچیتە بەغا بەڵام مەسەڵەن ڕێگەیان نەیە بەڵام پێش ئەوە تۆ چۆن ڕێگەیان بۆ خۆش کردی کە خوێندن تەواو بکەی کە بچیتە بەردەم خوێندن چونکە لەو سەردەمەیە کچەکان ئەوەی کوڕەکان مەسەڵەن ئەو شانسەیانە بۆ بخوێنن کچەکەیان ئەو شانسەیان نەبووە خێزانەکە چۆن یارمەتیان نای وەڵام من کە نەیانێش لێرە دارمعلومات کرایەوە باوکم جوا دارمعلومات کراواتەوە حەزەکەین بچیتە دارمعلوماتی ئیبتیدایی لێرە ئەبی بە مامۆستا بچیتە جێبەغا هەر ئەبی بە مامۆستا وتم قسەی ئێوەیە دڵی باوکم نەشکان قسەی باوکیشم نەشکان ئەو سا ڕێز و هین زۆر هەبوو نەدەتوانی زۆر قسە بکەی بەکۆی ئێستا و بربەرەکانیان لەگەڵ بکەی چوومە دارمعلومات نەتیجەکەشم لە دارمعلومات کە چووم زۆر نەتیجەیەکی باشمانی لە دەرچوومە تقریباً 8مین دەرەجە بووم کەهانی ئیتر ماڵیشەوە زۆریان پێخۆش بوو ئەمە وتیانەوە هەر دارمعلومات حەزەکەین لای خۆمان بی بەس پاکی زەخان کە باوک دوای تۆ دایمە دایک و باوک کەر شتی باشەشیان ئەوێ بۆ مناڵەکانیان خۆیان تەسلییانە بە خۆیان لەبەر مناڵەکانیان و دایکیشە من خوێنەوار بوو بەڵێ چکە زارەخان کچی خاڵی باوکم مدیرەی زەهرا بوو یەکەم ڕۆژە بوو کە کردێەوە لە سلەیمانی بەڵێ دایکم چوو بوو خوێنەوار بوو لای خوێنی ئیتر یعنی حەزی لە خوێنە نەکرد حەزیە کرد ئێمە هەموو بخوێنی لەبەرەوە خۆشم و براکانیشم لەخوا بە زیابێ هەموو بە شەهادەیەکی باشەوە تەخەڕوجمان کرد زۆر باشە برایەکم ئەوە ڕئیسی جامیعەی سلەیمانی بوو دکتۆر کەمال خەیاڵێکێکیشم ڕئیسی محکەمەی سلەیمانی بوو ڕاوێژکار بوو یەکێکیشم قۆدەراچی بوو ئێستا دوانمان نەماوەن من و برایەکی بچووکەکە ماوی خوا لەوان خۆش بێت و تەمەنی درێژیش بۆ ئێوە ئیشەڵا بزانم لەو سەردەمەیە باسی ئەوت کردتە هاوڕێکانم باسی هاوڕەکانت کرد بزانم ئەوان کەوتنەکوێ ئەوانیشان لە ناو چۆن تەعین بوون بەیەکەوە تەعین بوون هاوڕێتی ئەوسا زۆر جیاواز بوو لەگەڵ ئێستا هاوڕێ ئەوسا خوشک بوو نەوە بڵێ هاوڕێمەوە ئێستا هاوڕێتە بەڵام لە ژێرەوە هاوڕێ نییە بەڵام ئەوسا ئێمە بەگیان و بەدڵ هاوڕێیەک بووین بەیەکەوە بووین زیاتر من و فائیزە خوا ئافریکا پار لە لەندەن ئەمری خوای کە بە نەخۆشی زۆر بەڕێکەوە بووین ئیتر هەر ئیتیصالمان هەبوو بە تەلەفۆن هەر لە یەک گەڕەکیش بوونیان هەر بڵێن دارمعلوماتێکتان ناسی نانا لەم تەوسەوە ئێمە ڕەفیق بووین بەڵێ لە دارمعلوماتیش بەیەکەوە تەخەڕوجمان کرد و بەیەکیشەوە تەعین بووین لە هەڵەبجە بەڵێ یەکەم تەعینت لە هەڵەبجە بوو تەعینم لە هەڵەبجە بوو بەڵێ ساڵێکی زۆر خۆش لەگەڵ مامۆستاکانمان یەگەڵ تەلەبەکانیشمان لەگەڵ ڕەفیقەکانیشمان هەر زۆر بە دڵسۆزی ئیشمە کرد یعنی دائیمە ئیتیصالمان نەبوو لەگەڵ ڕەفیقەکانمان هاتین ئەچوین بەڵام حەیف بۆ ئێستا کە هەموو دوورکەوتینەوە لە یەک بازێکیان چوونەتە خارج و بازێکیان نەماون و ئیتر زەمان وا لە یەک ساڵی 61 کە تەخەڕوجت کە 61 وانە کە چوویتە هەڵەبجە لەوێ لە چ قوتابخانەیەک بووی بە مامۆستا بیرت ماوە چوانەیەکت ئەوتەوە کێ بوون ئەو مامۆسایانی کە لەگەڵ تا هاوپیشە بوون لە ساڵی 62 تەعین بووم لە هەڵەبجە بەڵێ لە مەکتەبی هەڵەبجە تەعین بووم بەڵێ لەوێ تەعین بووم شکوریە هەبوو خۆی چاوی نەبوو کەس بوو نێتوانی هینکا پەروین محمود معاوینەی بوو بەڵێ سپەروین یارمەتێکی زۆری ئەوە و ئێمە نەزیرەی عەلیکاتە بوو من بووم شیرینێک بوو دوانیشمان لە عەرەب بوون بەڵێ خەڵکی سلێمانی بوون ئێوە لێ مامۆستا بوون یا خەڵکی هەڵەبجەیشی تیا بوو سلێمانی بوون تقریبا هەڵەبجەی هەر سپەروینی تیا بوو سپەروین مدیرە و معاوینەکە بەڵام حیاتێکی خۆشمان ڕابووە لەبەرەوەی ڕێزێکی زۆر هەبوو لە بینی مامۆستا و ئیدارەکە سشکرێ زۆر ڕێزی لە مامۆستاکانەنا ئێمە شەروە نەمانەتوانی یعنی هەچیە بڵێ بە قسەمانە کرد ئەمەگە خۆش بوو حیاتێکی خۆشم لە هەڵەبجە بردەسەر خەڵکی هەڵەبجە چۆن بوون هەمیشە خەڵکی هەڵەبجە بۆ ناسراون بە ئێستاشەوە زۆر ڕێز و احترامی میوان ئەگرن خەڵکی ینی
وا بوو کەس بینەوە ئەو کاسە بوو بێ جافەکانی زمانی ئێمە هەڵەبجە بە جافەکان و مەشهور بوو بەڵێ جافەکانی لێبوو بەڵام ئێمە لەبەر ئەوەی کچ بوو لێ بووین زۆر نەچوینە دەرێەوەی هیلمانە کرد داوەتیانە کردین شتیان بۆ ئەناردینانە کرد نەچوینە داوەتەکەەوە خەڵکی هەڵەبجە زۆر محتەرەم بوون کەچویتە شوێنێ شتێ بکڕی بێنیتەوە ماڵێ زۆر احترامیان لێنای خۆیان شتەکەیان هەڵەگرت ئەیان گو با بۆ ببێنەوە ئەوەنگە محتەرەم بوو تەلەبەکانیان مناڵەکانیان زۆر 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 بە ئەدەب و بە ئەخلاق و فەقیر بوون بە ئێستاشەوە ڕێزێکی تایبەتە گرن لە مامۆستا زۆر زۆر ڕێزێکی تایبەتیان لە مامۆستاگرت بەڕاستی هەڵەبجە یعنی حیاتێکی خۆش بوو لە هەڵەبجە کەست بیر نەماوەی ئەو کاتە ینی ببوون بە ڕەفیقت لەو سەردەمایە لەوێ لە هەڵەبجە بەڵێ لە هەڵەبجە من نەچوومە دەرێ لەگەڵ فایزە خوافریکا نەچوینە دەرێ زۆر بەس بۆ مەکتەبەکە هەر مەکتەبەکە ئەچوین هاتینەوە تروایان پێوت بووین ئەوایە وا بێ بچنە مەکتەبەکە و بێنەوە تر مامۆستاکان لە بینیەکە هات و چۆمان هەبوو بەڵێ بەڵێ ناچوینە هیچ شوێنەوە وەڵڵا لەوێ لە ترکی و کە هاتنەوە جمعە و پێنجشەمان هاتنەوە بۆ سلێمانی و دووشەمە و سێشەمە دووشەمان دوانیوە ڕۆ دەرزەکەی بۆ دانابووین کە دەرزمان نەبێ ئەهاتینەوە سێشەمەش بەیانیان دوانیوە ڕۆ هەمان بوو بەیانەکەی ڕۆشتینەوە پێنجشەمانیش هاتینەوە جمعە ئەڕۆشتینەوە ئەڕۆشتنەوە بۆ تەکسیەکە بوو ناوی محەممەد نووری بوو ئەو تەکسیە هەموو دقەی تا ئەو ساڵی دەوێ بووین باکو پێوت بوو لە نەقلیاتە بۆ ئەوسا گوێستانە بۆ نەقلیاتی گۆژە لە نەقلاتی گۆژە پێوت بوو کە هاتوچۆی هەڵەبجەکەی ئەمانم بۆ بێنەرەوە لەتر ها بە شوێنانە بۆ بەرماڵەکە ئەیهانین و ئەی بردین زۆر حیاتێکی خۆش باش مامۆستا پاکیزە زۆر جار باسی ئەوە کراوە لە نێوان بۆ نمونە ئەمانی لە سەردەمی منان باسی ئەوە کراوە کە کاتی خۆی باسی ئەوەکەین کە خوێندن ئەوسە زۆر قورس بووە هەم لە ڕووی منهەجەوە هەم ئەگەر تەلەبێ بیویستە سعیەک بکە یعنی کەسی خوێنەوار ئەو نە زۆر نەبوو مەسەرەن زیاتر دەست پێی بگا هەمووانەکان قورس بوون زامی جیاوازێک لە خوێندنی ئەو سەردەمە و سەردەمی ئێستا ئەبینی ئەو جیاوازیانە چین کە قوتابی ئەو سامەسەن خوێنەوار کەم بووە پشتی بەچی بەستووە چۆن سعیان کردووە والله زبانی زوو یعنی بەڕاستی پێ بڵم قورس بوو بەڵێ خوێنن زۆر قورس بوو لەبەر ئەوەی هیچ شتێک نەبوو کە تۆ پێستی بێبەستی بۆ خوێنەوەکو ئێستا بەڵێ هەر کتێبەکە بوو کە لە بەردەمتایە منهەجەکەشمان قورس بوو بەڵێ منهەجەکەمان ئیتر وەکو منهەجی ئێستا بوو تقریبا ئینگلیزی و عەرەبی و کوردی و کیمیا و فیزیا و ئەوانە بوو بەس بە عەرەبی بوو کیمیا و فیزیا ئەوانش مەکتەبی عەرەبیە بۆ کوردی بووین دوو مەکتەبە بوو مەکتەبی عەرەبی و مەکتەبی کوردی بەڵێ دەرمعلوماتیش کوردی بوو زیاتریش ئینگلیزی بوو بەڵام ئێمە زیاتر هینمان لەسەر کتێبەکانی خۆمان بوو کە پێمان ئەو مرشید بوو بۆ ئێمە کتێبەکان وەکو ئێستانە بۆ احتیمالەکەی لەسەر مامۆستا بگرین بێن خوێننمان پێ بڵێ ئەم ئۆنلاینانە هەیە کە مناڵ ئیسیفادێ لێکە ئەو شتانە بوو زمانی ئێمە خۆمان مامۆستای خۆمان بووین ئەوان خوێن و دەرزێکی باشمان لە خوێن و هەتا چوینەوە دەوامەکە و نەجاحەتیشمان وەرگرت ئەرکی قوتابی زۆر زۆر قورستر بۆ وەک لە ئێستا زۆر ئەرکی قوتابی ئێستا هەر هیچ نییە ئەرکی قوتابی و مامۆستاش زۆر قورس بوو زمانی ئێمە زۆر قورس بوو زۆر ڕاستە بەڵام ئێستا نە مامۆستا بزانم بە حوکمەوەی کە یەکێکی لەو خانەوادە دێرینانی شاری سلێمانی بزانم سلێمانی چی لێ گۆڕاوە سلێمانی ئێستا و ئەوسا چی لێ گۆڕاوە لەبارەی چ فەرقی هەیە ئەوە نەگۆڕاوە سلێمانیش ئەوە فەرقی هەیە لە چ ڕوویەکەوە زیاتر لە چ ڕوویەکەوە بۆ نمونە ئێوە دڵگرانی ئەوەن کە گۆڕاوە لە ڕووی خێزانیەوە زۆر گۆڕاوە لە ڕووی مادیەوە زۆر گۆڕاوە لە ڕووی زۆر شتەوە خوێننەوە زۆر گۆڕاوە بۆچی لە ڕووی خێزانیە و لە چ ڕوویەکەوە لە ڕووی خێزانیەوە خێزان هەموو یەکێ بوون ئەمە ئامۆزا بوو ئەمە خاڵۆزا بوو ئەمە پورزا بوو هەموو یەکتری ئەناسی دائیمە بەیەکەوە بووین دائیمە هاتو چۆیکی گەرم لە بینی خزمانە هەبوو یا لە ناو ماڵەکەی خۆتا خێزانێکی خۆشت هەبوو عاجزی و ناخۆشی نەبوو قسەی نەبوو احتیرامێک و ڕێزێکی زۆر لە بینی مناڵ و کەس و کارەکەی هەبوو بەڵام بەخوا ئێستا هیچ شتێ نازانم نابینم نیگەرانیەکانت زۆرانی زۆر نیگەرانی لە چ شتێکی ترەوە نیگەرانی مامۆستا لە ڕووی سلێمانی خوێننی مناڵانی باخچەکانەوە میگەرانم چونکە خۆ مامۆستای باخچە بووم چەند ساڵ یعنی نازانم ئەوە خوێنن نییە کە بە مناڵانی ئەڵێنەوە وە تا ئیبتیدایەکانیش بەعزێ بەحسم بووە کە ئەو خوێنن نییە ئێمە زمانی ئێمەوانە بووە زمانی ئێمە نەوعێکی کە بوو دوای ئەوە سلەیمانی جێ ڕێز و احتیرام بوو
جێی خێزانی بوو جێی هات و چۆ بوو بەڵام ئێستا هیچ کەسی ئەوەی لەبیر نەماوە ئەمە خێزانە دوایە تەعزیەکە بوو لە ماڵەکە هەتا ماڵەکانی دراوسێ حەمامیاندا ناخست بەڵێ جدیان نەئەشت لەبەر ئەوەی ئەو ماڵە تازەیەتی بەڵام ئێستا کوا ئەبینی یەکی ڕەفیقێکت ئەمرێ ئەوە نییە کە تۆ بیکەی ئێستا بەداخەواڵە کەسی ینی کە کەسێکی شت ئەمرێ لەگەڵ خزم و کەسوکاری ترا بە بۆنەی تەعزیەکە یەکتریە بینن ینی بۆ بە مناسبە و مناسبە هەر ئەوە نیە ئەو ساوانە بوو هەتا چلەی ئەچوو ئەو مردووە ئەم دراوسیانە لەگەڵ یابن و خزم و کەسوکار بەجیان نەهێش ئەوە لەو ماڵا بوونایەن و عیبە بە دزێەوە خۆیانە شت جلیانە شت بە دزێەوە هەڵیانە خست بەڵام ئێستا ئەو ڕێز و احترامە نەماوە کوجاران ئەی لە ڕووی شوێنەواریەکانەوە مامۆستا لە ڕووی شوێنەوارەوە چ دڵگرانیەکە دیانی ئێستا ئەم شارە بەوە ناسراوە میشە لە ڕووی شوێنەوارەوە زۆر زۆر دەوڵەمەند بووە ینی ئەسا ئەو بینا و ئەو شتانی کە ئەو سا لە سلێمانیا هەبووە بە ئێستا شەود ناتوانرێت دروست بکرێتەوە بەڵام بەداخەوە ئێستا و شوێنەوارانە نەماون بۆ ئەوانە چیت هەیە وەڵا شوێنەواری جاران هەرچی نەماوە با پێ بڵێ خانوێک باوە گەورەکان کە کرا هیچی نەماوە هەمویان ڕووخان کردیان بە بینای تازە و دانیشتن بەڵام سلەیمانی خۆی جێی ڕۆشنبیریە کاڵێن ڕۆشنبیری ئەبێ ئەو بینایەنە بمایە یا بیرێکی جاران ئەدەبی سلێمانیان بکەوێتەوە هەتا مەطبعەکەی پیرەمێر خۆ ئەوایە ئەوە بمایە بۆ کوردستانەکە بۆ سلێمانەکە ئەوەشیان لە ناوبەر هیچ شتێ نەماوە لە سلێمانیا کە بڵێ ئەمە شوێنەوارە بەڕێی من وایە نازانمیتر کە مۆرکی سلێمانی پێوە بێت نەماوە ئەو شتانە هیچی نەماوە بەڕێی من نازام خەڵکیکە بەڕێی من وایە ڕۆشنبیری قەیناکە ساری ڕۆشنبیریە بەڵام هیچ شوێنەوارێک نەماوە لە سلەیمانیا ئەو بینا قەیمیانە نەماوە ئەو خانۆ قەیمیانە نەما ئەو جێگانەی کەیان کرد نەما هیچی نەما هەمویان کرد بە شوقە و بینا گەورە و گەراج و بەدەراج و ئەمە ئیتر شارەکەیان ئاوانێ کرد چەند ساڵە لەم گەڕەکەی مامۆستا لە گەڕەکی عقاری ساڵە لەم گەڕەکە چی یادگاریەکەت هەیە لەگەڵ ئەم گەڕەکە لەگەڵ گەڕێکی عقاری بە گەڕێکی خۆم ێزانم لەبەر ئەوەی زۆر دەمێکە لێرام و حەزم لێیەتی زۆر بەڵام عقاری جاران زۆر جیاوازی هەبوو لەسەر قسەکەی تۆ وەکو ئێستا هەمووی بۆ بە دوکان و بازار عقاری خانۆکانی عقاری بوو دووسە جادەی عامی تیا بۆ هاتو چۆمان بە حوڕێ دەکرا هاتینەوە ئەڕۆشتین هەموو یەکتری ئەناسی و هەموو یەکتری ئەناسیێرە وڵا فلان ماڵەوە فلان ماڵە ئەمان ناسی چووکە قەیمی بوون هەموو عقاری کە خانۆکانیان کڕی ئیتر زۆر خۆشمان ڕابوە لە عقاریە بەڵام ئێستا گەڕەکەکە نەختێ شپرسە بووە گیانی دۆستایەتی ئەو سا چۆن بۆ مەسەرم بۆ نمونە لە گەڕەکەکانە باباسکەین باسی ئەوەکەن کە گەڕەکێک وەکوە خانەوادەیەک بوو بێ ینی هەمویان ئێستا باست کرد لە ناخۆشیات چۆن بوون بزانام ئەو دراوسەکانت کێ بوون بیرت ماوە تا ئێستا پەیوەندیتان ماوە بە یەکتریەوە دراوسەکانم ماڵی ئەمین مەولوو بوو بەڵێ مدیری معمەلی جگەرە بوو معمەلی جگەرە ما بوو فەخرمانە کرد بە معمەلی جگەرەوە ئەمان گوو معمەلێکمانەوەی معمەلی جگەرەیە ماڵی شەفیقاقا بوو دراوسەکانم زیاتر من لەگەڵ ئەو دوو ماڵە زۆڵێک بوو لەگەڵ ماڵی شەفیقاقا و لەگەڵ ماڵی ئەمین مەولود ئیتر دراوسەکانی کەشم ماڵی حسامەدینە فەنی بوون ماڵی باوکی حسامەدین بوو ماڵی سەیتایر مدیری کارەبا بەڵێ ئەوش هینێکی کارەبا هەبوو مەکینەیەکی کارەبا لای ماڵی باوکمەوە بوو ئەو مدیری بوو لەگەڵ ئەمانە زۆر ڕێک بوون خاستەن عقاری هەموو ماڵەکان تەقریبەن یەکمانە ناسی بەڵێ بەڵام ئێستانە یعنی یەتە بەرامبەر نایناسی ئێستا و ماڵانی کە باست کردی چیان لە ژیانە ماون پەیوەندیتان هەیە وەڵا ماڵی کاگەمین لە ژیانە ماون لە هەولێرن دایکیان ئەمری خوای کردو کاگەمین مناڵەکانی ماوە دوو جاشکە چوومەتە هەولێر دی و من ماڵی ئاناس شەفیقاقا کچەکەی هەر لای خۆم مامۆستا بوو ناسی شەفیقاقا بەڵێ تقریبەن 11 ساڵ لای خۆم بووە مامۆستا بوو ماڵی حسامەدینە فەنیش ئەگەر لەجێ ببینی خۆی سا تازەی ئێستا وەکو جاران نییە قەیمەکان بێن هەموو پەکیان کەوتۆ و هین بووین و تەحملی تازە شتمان نەماوە نابێت کەسیش گلەی لێ بکا بەڕاستی وسە ناتوانێت یەکمانە ناسیانی مامۆستا باسی ئێوە کرێن پرسیارەشم لە چەند کەسێک کردووە کە ئاوا وەکو ئێوە تەمەنێکیان بەڕێ کردووە ئەوسا کاسە دراوسێتی هەبوو ئەڵێن ئەگەر خواردنەکەش کەم بوو بە هەر بەشی دراوسەکە نردوو تویانە عیبە بۆنەکەی ئەڕوات بەشی فڵانە کەس دانین
بزانم ئێوە چۆن ئەو کاسە دراوسێتی هەبووە لە نێوان ئێوەیە؟ ئەرەوەڵڵا خۆی ئەوە خۆشترین شت بوو کە دەرگاکە دەکردەوە خواردنێکی لە دراوسێکەوە بۆها. یعنی ئێستا ئێمە ماڵی باوکم بڵێن یا ماڵی خۆم کە شتێکم لێ ئەنابۆنیە هاوەکو کفتە و گیپە ئەم بر بۆ دراوسەکان ئەوانش ئەینە شت کە شتێکیان لێ ئەیان هێنایەوە بۆ ئێمە یا بۆ من. ئەو خواردنانە چی بوو مەسا ئەو خاڕنانی ئاوە زۆر بەتاس و بوون کفتە بوو یا پراغ بوو بۆ نیە هادەوانە بۆ نیەت ئەم شتانەیانە هانی. بەڵام زیاترین کەبیرم بێ باوکم حەزی لە پەساوەرە کرد. بەڵێ ماڵی عەلی کاتب دراوسێمان بوو لە پشمانەوە بوون. ئێمە لەسەر جادەکە بووین بەرامبەر مەکینەی کارەبایەکە فنونی جەمیلەی جارە بۆیان نەهانی سعدی عەلی کاتب بەڵێ سعدیە خان ئەیکردە مەنجەڵەوە بۆ باوکمی هانی. ئێتە داکیشمە چی لێ نایە بۆی ئەناردن. ئێستاش بیرمەوەم قەت بیر ناچێتەوە. بەڵام ئێستا بە ناشکوری ناڵێم دراوسێ دەرکی دراوسێ ناکاتەوە. بەداخەوەی سەوای لێ هاتووە. مامۆستا پاکیزە باسێکی ئەوم بۆ کە بزانم چۆن بوو بوویت بە بەڕێوبەری ئەو باخچەی پەری چۆن بۆ ئەو بڕیارەت پێت خۆش بوو کە بووی بە بەڕێوبەری باخچەی پەری وت پێم خۆش بووە هەر لەگە مناڵا من حەزم کردوە بینم لەگەر مناڵا خۆش بووە. ساڵی چەند بووانە زۆر ڕێک بووم. بەڵێ یعنی لە کچێنیمەوە زۆر حەزم لە مناڵە کرد. لەگەڵیانە قسە بکەم و لەگەڵیانە دانیشم و زانم تەبیعەتیان چۆنەوە. بەڵێ کە بووم بە مامۆستای ڕۆزەی پەری لە ساڵی حەفتاکانە بوو. تقریبەن چەند مامۆستایەک بووین دەوێ 11 مامۆستا بووین. مدیرەکەشمان دادەمەکرۆی کەسفەر بوو. بەڵێ مدیرەیەکی زۆر باش بوو. ئەرمەنی بۆڵام زۆر باش بوو. ڕێزێکی زۆری لێ ئەناین و ئێمە شەروە. لە چ شوێنێ بوون ئەو کاتە؟ لە باخچەی سلێمانی باخچەیتیانە بوو. ئیدایەک باخچەی سار سلەیمانی ئێمە بووین. بەڵێ ئەو کاتە لێ بن کە لە هەڵەبجە هاتیتەوە بۆ سلێمانی یەکسە لێوە تەعیین لە بەکرێژۆ بووم بە مدیرەی ئیفتیدایەکەی لەبێش کە پاسەکانیان سووتان هاتینەوە بووم بە هیچ چوار باخ لەبێش حەزم نەکرد چوومە خانزادی دووهەم 2 ساڵ ماینەوە پاش 2 ساڵەکە چوومە ڕەوزەیتر 3 ساڵ لە ئیفتیدایا بووم تقریبەن. تر سنەسری مستەفا موفەتیشەمان بوو زۆر موفەتیشەیەکی بەڕێز بوو بەڕاستی. هادووتی وەڵام من دادەمەکرۆی هینم کردوێتەوە 3 ڕۆزم کردوێتەوە لە سلەیمانی 3 مامۆستا لێ ئەبم. ئەوێش وتی پێی ناخۆش بوو. تی من مامۆستاکانم نوخبەیەکی باشنەوە معایدەن و ئەزانم چیەن و تی وەڵای بەم تر منی بر بۆ ڕۆزەی پەری کرایەوە. ڕاستی کە ئەمرەکەم دەرچوو پێم خۆش بوو. ئیتر معاونێکی بۆ دانام بە دڵی خۆم وتی ئەبا معاونەت بێ ڕەفیقی خۆم بوو سنگوڵستانی ناوبوو. ئیتر ڕۆزەی پەری کە چوون بینایەکی تاسە بوو لە جادەی سالم لەو بەرجادەی سالمەوە. کردم بە باخ و باخات و دیکۆرات و تقریبەن مانگی ئیشم تیا کرد. دوای مانگەی تر کە گواسمانەوە تەلەبەمان قبوڵ کرد 300 دانە تەلەبەم لەو گەڕەکە قبوڵ کرد. زۆر بە ماڵ دوایی زۆر بوو تەحمل نەما ئەشاتن نەما نەتوانی داگریانەوە. تر دوای سنەسری ناخوا ئافریکا ڕۆژێ پێمان وتما زۆرە وتی گەڕەکەکانتان بۆ جیاکەمەوە. باشە گەڕەکەکانی جیا کردەوە. تر دەوێ مامەوە هەتاک و وازم دەخوێنن هانی لە ئیدارە هانی. باشە هیچ تەلەبەیەکی ئەو کاتە ئێستانی نایەن ناسیتەوە قەت ناتبینەوە بڵێن مامۆستا ئێمە تەلەبەی تۆ بووین کێن وەڵا خوا ئافریکا لەیلا لە کورسات بەڵێ مزایعەکەی کە بەڵێ ئەو تەلەمە بوو زۆر زیرەک بوو زیرەکیەکەی لە دەرەجغایە دەرەجە بوو هەرچی فعالیەت دوی بر بەڕێوە خۆی و شیدان. ئتر پێشمانەگە کا خالی سەرکار و کافەڕەسی ناویان نابوون گوێقوت ئەم مەنگە زیرەک بوون. بەڵێ کەیتر ئەوەم دوایی ڕۆژێک چوومە لای دکتۆر کاوەی حاجی بە قاچم نەخۆین بووم کوڕەکەم دکتۆرە بردمی دەبێت تەلەبەیەک سەیری کردم لەگەڵ پیاوێکا دانیشت بوو. وتم ئەو کوڕە زۆر سەیرمەکا وتی باوکەکەی وتیەوە تەلەبەی خۆ بوو. وتم کێ وتی مەحەمە وتم ئەو مەحەمەی کە لە باخەکە کەوتی ئەرەوەڵا ئەوم مهندسم زۆرم پێخۆش بوو کە دیم. تر بەعزێکیان ئەبینمەوە ئێستا ئەو ڕۆژە لەگەڵ نەورۆزا و سەمیرا لە هین بووین ئەچوین بۆ وابزان ماڵی کوڕەکەمە چوین لە سیارەیە کایەکێک گوتی دادە پاکیزە وتم کێ ئەوش تەلەبەی من بوو لە مفتەکان بوو هەندێن مفتی. بەڵێ ئێستا تۆ ڕەنگەنیان ناچمە دەرێ خۆم زۆر لەبەرەوەی ناچمە دەرێ نایان بینم ئەو ساکە چوومە دەرێ ئەم بینن زۆر خۆشەکە تەلەبەیە کە دەبینی
بەو دەرەجەیە دەرچوو کە لە ڕەوزا بوون و ڕەنگە ئێستا تۆ نیان ناسیتەوە لەبەر ئەوان گەورەتر بوون بەڵام ئەوان دائیما میشە تەلەبە مامۆستاکەی بیر ئەمێنێت ناسنەوە بەڵام منە زۆر ڕاستە زۆر خۆش بوو حیاتی جاران زۆر خۆش بوو لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەبوو کێمە حیاتێت لە ڕەوزەی پەریاماینەوە هەموو ساڵی فعالیەتێکمان نەکرد بە بۆنەی دەرچوونی نوخبەیەک لە تەلەبەکانمانەوە مناڵەکان بۆ ابتیدایی ئیتر فعالیەتمان بۆ کرد و شەهادەمانە نییە لە فعالیەتەکانیشە هەمووی دەرەجە یەکەمانانیوە ڕەوزەی پەری بەڵێ هەمووی امتیازمانانیوە زۆر باشە پاکی زەخان من پێم خۆشە زیاتر درێژە بە قسەکانمان بین و قسەکانت زۆر خۆشە لە سەرەتای پرۆگرامەکە باسی ئەوم کرد کە بەڕێستان کچی کەسایەتێکی دیاری شاری سێمانین کە ئەویش حەمە سەعیدی خەیات مامۆستا حەمە سەعیدی خەیاتیان پێوتووە باسێکی ئەو کەسایەتیان بۆ بکە کە لە شاری سێمانیا زۆر ناوبانگی هەبووە باز لەواکەن کە خەیاتیشی نەزانیوە پێم خۆشە بزانم ئەو نازناوە چۆن بۆ لەیان ناوە لە شاری سێمانی هەمیشە بەوە ناسراون کە کەسەکان بەهۆی پیشەکانیانەوە ناو نراوەت ئەمە چۆن بووە وا بوو باوکیشم عینەن شت بوو بەڵێ باوکم لە مناڵەوە کە پێگەیشتووە بەڵێ حەزی لە کاسبی کردووە بەڵێ خوێنەواریش بووە لەگەڵ ئەوە ئەو سێ مەحەلەی کە ئێستایەکێکی مەکتەبەی سلەیمانیە خوار پێش چاخانەی شەعب هەمووی محەلی باوکم بۆ لە پشتیشەوە دوکانێکی گەورە هەبوو محەلی باوکم بوو یەکێکی دیواخان بوو تاقمی قەنەفەی لێدانا بوو من بیرمە ئێستا چووکە چوو بۆ دوکانەکە 12 شاگرمان هەبوو لەسەر مەکینەکان بوون یەکێکی سەرپەرشتیاری شاگردەکانیە کرد باوکیشم هەر ئەوەنگە ئەزانی سەرپەرشتیاری قاتەکە بکە کە تەواو بوو ئەیان نایەوە بە خەڵکەکە خۆشی تەبیعەتی زۆر جوان بوو تا بڵێ یعنی تەبیعەتی سەغی بوو ڕێک و پێک بوو یعنی دڵی پیس نەبوو لەگەڵ ئێمە لەگەڵ مناڵەکانیە زۆر یارمەتی خەڵکیشیە ڕابکە بە عایلەیەک لەگەڵماناشیاون بە عایلە بە خێوی کردوون من بیستمەوە مامۆستا پاکیزاڵەن کاتی خۆی باوکی بەڕێستا مەسەرەن زۆر یارمەتی قوتابیانی زانکۆییاوە لەو سەردەما لەبەرەوەی قوتابی زانکۆیەک پۆش بۆ جلوبەرگیان زۆر یارمەتی قوتابی زانکۆییاوە زۆر یارمەتی شۆڕشەکانی ئەو سەردەمەی یاوە لە ڕووی جلوبەرگە پێم خۆشە خۆت باسیکەی بۆم خۆی باوکم مەحەلێکی گەورەی هەیە بۆ قماشەکانە لای خۆی بوو لەگەڵ شەبیبی لە بەغا ئیشتیراکیە بوو ئەچوو بۆ بەغالاش مەحەلی شەبیبی قماشەکانی کڕی و ئاهاتەوە بۆیان ئەنار مەکتەبەیەکی گەورەی هەیە بۆ قماشەکانی تیادانا بۆ هەمووی ئەچنەبی و ئینگلیزی بوون جاران پیانەگوت قماشی ئینگلیزی ئەو جارە کە تەلەبەیەک ئەهات جلی بۆ ئەکرد ئەیگوت تەلەبەیەکی فەقیرتان ئەگەر هەیە بۆ بنێرە بۆیە نارد بە بێ قماش بەبێ پارێ قماش بەبێ خەیاتی قاتەکەی بۆ کرد ئەیگو فلان ڕۆژ وەرەوە و ئەیایە دەستی پێمانەگو ئەمگانگو بابە چۆنوە ئەبێگو ئێوە نایزانن دەی ئەوە باشترە ئەو مەقدەرەتی نییە ڕەفیقەکەی عینەنج لە بەرەکە ئەویش پێی خۆشە عینەنج لە بەرکە لەو زەمانەشە زۆر یارمەتی پێشمەرگەیە یعنی ئاتنەوە شتێکیان ئەویست پارەیەکیان ئەویست ئەچون بۆ مەحەلەکەی باوکم خۆیان یا یەکێگەی ناردن یارمەتی ئەوان لە ڕووی جلوبەرگی شەوانەی بیستی بێتوان و زانیاری مەبێکە زۆر جلوبەرگی ینی پێشکەشیە کرد بۆ سانەویشیە کرد بۆ هیچ شۆڕشیە کرد ئەمە بێ پارە چەند پێمانە گۆی گونا ئەوە ئێوە نایزانن زۆر تەبیعەتی جوان ئەو کەسانی لێ باوکە ئیشیانە کرد هیچ ناویان بیر نەماوە هیچ کێ بوون ئەو کەسانی لێ باوکە ئیشیانە کرد ناو بوو خەڵکی ئێرە بوو ئەو سەرپەرشتیاری شاگردەکان بوو غەفوری خومەیس ئەویش شاگردی باوکم بوو حەمەی پورم ئەویش هەر لای باوکم بوو عوسمان دوو قادرمان هەبوو قادری گەورەیان پێ و قادری پچکۆلەیان پێوە دوو قادرمان پێ و ئەو زیاتر قادر پچکۆلەکە لە ماڵی شەوە بوو لە ماڵی خۆمان ئیشی بەردەستی دایکمەوە ئەوانە بازاڕ و شتیە کرد ئەمانە هەموو شاگردی باوکم بوون برایم خەیات ئەو هەر لای باوکم بووە مەتۆش هەر لای باوکم بووە ئەمانە هەموو تەلەبەی باوکم بوون ئیتر دوای ئەوە خۆیان بە خەیات و دوکانیان داناوتیان شتێکی وەک باوکم وەکو هینەوا بوو مەکتەبێک وا بوو ئەم تەلەبانەی پێگەیان و ڕۆشتن ئەویش وەکووە ما شاگردەکانی پێگەیان و ئەبوون بەستا بە خۆیان باسێکی جلوبەرگی ئەوسان بۆ بکەلانێت تو شارزایەکی زیاتری هەبوو بێ لەبەرەوەی لەناو ئیشەکەی بیت و باوکرد لەناو ئیشایە بووە حتمما تۆ شەر
پشکێکت بەرکەوتۆ بزانی مەسەن ستایلی ئەو ساز چۆن بوو خاستەن بۆ خانمان چی لە بەرکراوە ئەو خاتونانی وەکو تۆ بۆ نمونە سەر خوێندویانە بۆ مەکتەب چی لە بەرکراوە بۆ دەرەوە چیان لە بەرکردووە وەڵاهی بۆ ماڵەوە دایکانمان کە لە خۆمان گەورەتر بوون ئەوان جریان جیابوو لەگەڵ ئێمە بەڵێ ئێمە کە گەنج بوون جرمان زیاتر سەوز و سوور بوو بەڵێ ملەوەن بوو کەوای تەنکمان لەبەرە کرد ئەو کەوایش مدەتێکی پێش اونجاداها سوخمەمان لەبەرە کرد ئیتر ئاڵتون ئەنواعی ئەگەر هەی بواە و کەسە لە خۆی ئەوە بەڵام دایکانمان جری کوردی جیاواز بوو لەگەڵ ئێستا بەڕاستی سەر و پێچێکی زۆر جوانیانە بەست کراسێکەوای لۆکەی تیا بوو بەڵێ بۆ زستان چەفتەیان هەبوو دەسماڵیان هەبوو دەسماڵەکەیان بەس بە لاگی هینە دیرەکەی سەریانەوە ئەمە کە لێرە دەوری ئەو لیرەیە هەمووی غازی بوو بەڵێ غازی کرمەکیان هەبوو دوونەوە کرمەکی پیرۆزە و کرمەکی مرواری ئاڵتونیشیان هەبوو بەداخەوەی سە شتانەی چی نەماوە هیچی نەماوە یعنی بگەڕێ بۆ شتێکی قەیمی نەماوە بەڵام حیف وایە هەڵگیرایە بۆ ئێستا پیشانی ئەم خەڵکیان باە چکە ئەو جر کوردیانە ئێستا ئەو جر کوردیە نییە بەداخەوە دەبا من گلەیی لە تۆ بکەم پاکی زەخان پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەین وتێ مجلە کوردیەکانم فەوتانەوە بیری ئەم کشەی خۆتە نەبۆ دەستێت جلی کوردی ئەو قەیمێ جوانەمان بۆ دابنیف بەخوا ئێستاش خۆم خەفە دەخۆم کە ئەو مجل کوردیانم فەوتان و یان بە کەسوکار و بە خەڵک چکەیتر چون بۆ مەکتەب لە دارمعلوماتیش جلی ڕسمیمان هەبوو بەڵێ چی ئەو جلەکانتان چی چۆن بوو ڕەش و سپی بوو عادەتەن هەر تەنورە لە پێیەکرا ئەوسا پاکی زەخان هەر ئەوەی کە هینمان دەبە تەنورەی ڕەش بەڵێ بلوزی سپی بەڵێ کە چوینە دارمعلومات لە ابتیدائیە ڕەساسی بوو بەڵێ تەنورەی ڕەساسی بلوزی سپی بەڵام کە چوینە دارمعلومات وا بوو هەتا گۆرەوی کورت و خۆنگرەی نزم کالا بەڵێ مدیرەکەمان نەیە هێشت قۆنگرەیە لە پێکە ناهی شتێکی جرێکی کا ئیلا ئەوە جرمان بوو دەوڵەمەنگ فەرقی نەبوو لە مەکتەبە هەموو عینەن مۆدێر و عینە شت بوو وەکو ئێستا ئێستاش ست پاکیزە بڕیارێک هەیە ئەگەر ینی بچێتە بواری جێبەجێکردنەوە پێیان خۆشەکە مەسەرەن جلی زانکۆ پەیمانگەکان یەک بخرێنێ یەک پۆش بن تۆکو مامۆسایەکی دێرین ڕەت چێ بەرامبەر بەوە ینی پێت خۆشەوە شتێکی باشەوە وای لێ بکرێتەوە وەکو ئەوسا وەڵام من ڕەم لەگەڵ ئێوانایە من زۆرم پێخۆشە چونکە لەو حەلەی کە خۆمان بەو تەجروبەیان ڕۆژ زۆرمان پێخۆش بە چونکە فەرقی دەوڵەمەنگ و فەقیر نەبووە لەو جرانە بەڵام ئێستا هەر یەکەینەوە عەجلێک لەبەرەکە هەیەتی هەیە نیەتی لەبەر ئەوەی زەیر موحەدەکە لە هەمووی باشترە بۆ ابتیدائیش و بەخوا هەتا ڕەوزە باخچەی ساوایان هەبێ زەیر موحەدیان هەبێ ئێمە لە باخچەی ساوایان بۆمان کردن بە یەک ڕەنگ مڕەبعات و بلوزی سپی لە زانکۆکانیش و ابتیدائیشە ئەوە باشترە بەس ڕێی من وایە بەڵام بەڕێی من خۆگۆڕین بۆ جامیعە و بۆ سانەوەکان شتێکی غەڵەتە زۆر باشە ست پاکیزە شتێک ئەوترەیە ئەو ساگەر حاڵەتێک هەبووە هەنێ کات باسەکرێت کە ئەو کەس مەسەن بازرگانەکان ئەو کەسانی کە قوماش فرۆش بوون ئەو کەسانی کە ئاڵتون فرۆش بوون هاتوونەتە ماڵەوە مەسەن هەنێشتیان پیشانی خاتوونەکان نیاوە زان تۆ بە ئەو حاڵەتت بیر ماوە ئەو شتە هەبووە ڕوویاوە لای ئێوە کە بڵێن هەنێ قوماشیانەیە پیشانی خاتوونەکانیان ناوە ئاڵتونەکان بە هەمان شێوە لە ماڵەوە بڵێن خەڵک زیاتر ئەو بازاڕیان کردو بازارەکان هێناوەتە ماڵەوە ڕاستەوە هەبوو زۆر ماڵ سا من بیرمە ماڵەکان چێوشێن بەڵێ ئاڵتونەکانیان ئەهانێ ماڵەوە و عوسمانی زەڕەنگەر هەبوو عەباسی شەرعی ئەوانە بە شاگردا ئەنواعی تۆپ قوماشیان ئەنار ئیتر لەوێ بووکەکە چی بیوسایە خۆی هەڵیەگەر بۆ و کەسانەی خزمیشی هەڵەگیرا هەر خۆی نا خوا عەفویکان ئازار ئامۆزای دایکم بڵێن ئامۆزازای دایکم کچی حەماقا کە شوی کرد بە کارگەدریس ئەینە شت بوو ئاڵتونەکانیان بۆ هانێ ماڵەوە جلەکە قوماشەکانیشیان هاڕیە ماڵەوە ئەتر چی ویست بۆیان هەڵگر بۆ ئێمەش ئێکی سەرروقاتیان کرد قەت بیرم ناچێتەوە ئەوە زۆر خۆش بوو جاران بەڵام ئێستا کوا ئەبینی ئەم شتەها بێ لەبەرەوە ئەرەوەڵاوترە بوو کە بچی بەدڵ وایە هەڵیەگەر لە قوماش و لە جلو بۆ کەس و کارەکان کێ دانیشت بوو لەوێ بۆیانە کرد و ئەڵێ هەر کات خەیاتەکە ژەر هاتوۆتە ماڵەوە بڵێن کە یاساتی گرتو و هەموو شتێ هاتە ماڵەوە بوو کێ نەچۆ دەرێ
ئەتر هەموو شیە هاتە ماڵەوە لەوێ بۆیانەکە ئەمە زۆر ماڵە هینەکان زیاتر ئەوەی مەقدەرەتی هەبوو. بەڵێ کێ بوون ئەو ماڵانە لەو سەردەمایە کە ئەوە ماڵی تۆفیق قەزاس هەبوو، ماڵی حەمای ئەو ڕەحمان ئاغا هەبوو، ماڵی ئەو ڕەحمان ئاغای کە هەبوو نازەنین ئەو ڕەحمان ئاغا. ئەتر ئەمانە هەموو وابوون، عادەتیان وابوو، ماڵی شێخەکان عادەتیان وابوو، جافەکان زۆریان نانەتوە بووکەکەیان نەبردە بازار، ئەبایە کوتاڵ و ئاڵتون و ئەوەی بوو بیویستایە باتایە ماڵەوە. لەو سەردەمای ئاڵتون چیەکرا بۆ بووک؟ ئەو شتانە چی بوون کە بۆ بووک ئەکرا؟ ئەوسا 6 تاک بازنیان بۆ کرد، ماڵە دیارەکان گۆبەرێکی پشت و پێشیان بۆ کرد، تەسبیحی شیرانیان بۆ کرد، حێل و مێخەگە کرا، ئەوەی گەنجوایە ئەمانەی بۆ کرا. خۆی چی هەڵگرتایە هەڵیەگر گەردانە مرواری تاقمی مرواری هەبوو، قوبە قوبە بوو ئەوەیان بۆ کرد. ئیتر ئەم نەوە ئاڵتونانیانە کرد، زۆر جوان بۆ ئاڵتونی جاران زۆر لێ هاتوو بوو. ئێستت بەدڵ نییە؟ دوایش وتی ئاڵتونی ئێستا زۆر باش نیوی ئەوسا زۆر جوانتر بوو، شتی زۆر جوانە بوو، گەردانە هەبوو، گەردانەی کوردیان پێوە خاستن لەگەڵ جلی کوردیا زۆرێکی گرتوێت زۆر لەگەڵ جلی کوردیا گەردانە خۆم هەم بۆ گەردانەی کوردی تا کردە ملی وەکۆ تقریبا نیو عاشق بەنیە بوو. بەڵێ ئەوە لە تەسبیحی شیرانەکە ئەوە زۆر جوان بوو، یعنی ئێستاش مۆدەی هەیە بەڵام ناگاتە ئەو تەسبیحی جاران. گەردانەکە هەر ئەسەری نەماوە مەگەر لای قەیمیەکان زۆری مابێ، ئەو گەردانەیە هەر ئەسەری کەم ماوە، لاگیرە هەبوو ژنە قەیمیەکان لە سەریانەوە. ئیتر گەنجەکانیش حێل و مێخەکە بوو بە مێخەگەیان کرد، مستەحیل بوو بەهین بیکەن بە مور و شت، لایان جوان نەبوو، یان گو قەیمی نییە ئیلا بە مێخەگەیان هۆنێەوە. ئێستا مێخەکیتیانە؟ ئێمە ئێستا مەخەکەتیانی هەمووی مورووە، دا ئەوسانە ئەبوو ئەبووایە بە مێخەکیان کردایە. باشە پاکی زەخان حەزەکەم لەو بە پرسیارە کۆتایی پێبێنم، زۆرمان دوومان کردی ئەمڕۆ ببوورە. چۆن بڵێ پیاوان لە سلێمانیا پیشەوەر بوون بە هەمان شێوە، هەنێ ئافرەتیش هەبووە کە ئەوسا هەنێک کاریان کردووە، ئەگەر کارەکەش لە دەرەوە نەبوو بێ بەڵام لە ماڵی خۆیانە هەنێک کاریان کردو، بۆ نمونە لفکەیان چنیوە، سابوونیان دروست کردووە، ینی هەنێ ئافرەتە بۆ چوونەتە ماڵەکان کە ئارایشتیان بۆ خاتونەکانی تر کردووە. بزانام هیچ لە سەردەمی تۆیە ئەو کەسانەت هیچ بیرماوە ئەو ئیشانە چی بوون کە ئەو خاتونانە مەسەن شان بەشانی هاوسەرەکانیان کردویانە ئەو ئیشانە؟ وەڵا خۆی ئەوە هەبوو، بەڵێ بەڵام زۆری ئەگەر لەگەڵ هاوسەرەکانی شانە بووایە خۆیان ئەیان کرد. بەڵێ ماڵی حاجی عەبدوڵای سابوونچی بەڵێ لە گەڕێکی گۆژە ئەوە سابوونیان دروست کرد، سابوونی شەماش و سابوونی ڕەقی ئیتر خەڵکەکە ئەچۆ ماڵەوە لێ ئەکڕین. بەڵێ خۆ دوکان و بازار نەبوو بیباتە دوکان و بازار، ئەچۆ ماڵەوە لێ ئەکڕینەوەی هانێەوە. دوای ئەوە ئەو دەموچاو چاکردن شتە دەموچاو هەڵگرتن و دەموچاو چاکردن وەکو ئێستا نەبوو بڵێ ئەمە چاکیەکەن و یانمشنێکە هاتە ماڵەوە دەموچاوی بۆ چاکردیت و دەستی بۆ چاکرد و ئەڕۆشتەوە. ئەمە بوو هینەکەی جاران جوانەکەی جاران و جوانەکە زۆر بەناوباو جاران، چونکە هیچ شتێکی وەکو ئێستا بەکار نەهاتووە. ئافرەتی ئەوسا چونکە جوانەکەیان تەبیعی بۆ زۆر ئێستا و ڕسم وێنە کۆنانی ئەوسا کەماون زۆر جوان بوون، زۆر جوان بوون. ئەم خژیان خۆیان لە ماڵەوە چاکیانە کرد، زۆر جوان بوو. یعنی ئەو میکاجەیە ئەگەر ژنێکیش نهاتە هێوا هەبوو مەقدەرەتی نەبوو ئەو ژنە بێ، خۆی هینەکەی کرد، زۆر جوانیە کرد. میکاجش کەمە کرا، کو ئەوسا مکیاج زۆر هەبوو، ئەو میکاجەی هەبوو سپیا بوو، هەر سپیاوتانە کرد، ئێسانە بوو سپیا بوو. نەختی سوراوی دێویش دوایی داها مستەفای گوڵزار ئەیفرۆش لەگەڵی ڕوومەت ئەچوو خەڵکەکە لای ئەم مستەفای گوڵزارە ئەیکڕی بەرامبەر باتێک بۆن بوو دوکانەکەی. ئەو دوشتا بوو بۆ هەرەوەکە هەبوو کە ژنان ڕویان تێ کرد و کچان نەیانە وێرا بێ ئەوە بکەم، ژنان کە شویانە هەتا ئەو سەرگیریتانە کرد مەسن زۆر شت نەتان بوو لە کچانە. ئافرەتی ئەوسا ئەوەشی ئەو نەکبەتێشی هەبووە. ئەرەوەڵڵا ئافرەتی ئەوسا زۆر عەزاب و هینی لەسەر بوو، هی ماڵیش وەکو ئێستا شتێکی فەنتازیە هەبوو، ئەمە مشتە بەکارە با ئیشکا هەموو شتێک ئێمە بە دەست ئەمان کرد، دەوامەکەشمانە کرد، ئیشەکەشمانە کرد، ماڵیشان بر بەڕێوە و وەکو ئێستاش دڵمان زۆر خۆشتر بوو لەوسا. ڕاست دەکەیت، ئەوسا زۆر خۆشتر بوو دڵ. باکی زەخان ئەمڕۆ تۆمان زۆرمان دوو کرد، زۆر سوپاس دەکەین. کاتی بەرنامەکەمان ئەوەیان حەزمانەکە زیاتر گفتوگۆمان کردایە، بەڵام ئەمڕۆ زۆر دڵمان خۆش و بە بینینی بەڕێستان و بۆ قسە خۆشانە و بۆ یادگاریە جوانانە. شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت حەز بکەی شتێک باس بکەی سوپاس دەکەین. وەڵام منیش زۆر پێم خۆش بوو کە ئێوە هاتن، زۆر بە خێراتنتان ئەەکەم و حەزیچەکەم زۆر تێکەڵی مامۆستایان کۆنەکان ببن، چونکە ئەوانیش وەکو من بیرەوەریەکی زۆر جوانیان هەیە
بۆ ئەوەی نەختێ ئەوانی ژات بکەینەوە بزانین کە چه ئیشێکیان کردووە و کە چۆن بوو نەڕێی کورد و کوردستانە من خۆم یەکێکم مزاحیم لە ڕێی کورد و کوردستانەوەم لێها یعنی بەڕاستی حەزەکەم یادی مامۆستا کۆنەکان و مدیرە کۆنەکانیش بکەنەوە ئەوەی ماوە با یادی بکرێتەوە ئەوەی نەشماوە خوا عافویکە زۆر سوپاسیشان دەکەم سوپاسی کەناڵەکەتانەکەم سوپاسی کامێرەوانەکەم سوپاسی تۆشەکەم کەم عەزیەتە کێشان منە یاد کردەوە دەم عمرەما حەزم کردیانی زۆر سپاس دەکەین تەمەند درێژ بی ئەمە ئەرکی سەرشانمانە یادی هەموو مامۆستایان و کەناڵەکەشمان ئێمە هەر لە خزمەت ئەو کەسایەتیانی شاری سلێمانیان کە خزمەتێکیان گەیاندووە بە شارە زۆر سپاس زۆر سپاس بۆ خاتوو پاکیزە حەمە سەعیدی خەیات کە ئەمڕۆ ئێمە میوان بووین لای ئەو زۆر سپاس بۆ میوانداریەکەت تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ